وەزیری دەرەوەی ئەمریکا و بارزانی لەسەر بارودۆخی کۆبانێ قسەیان کرد و جەختیان لە بەردەوامی هاوپەیمانیتی هەردوو لا کردەوە لە شەڕی دژ بە تیرۆردا. پاش شەڕێکی سەخت لە کۆبانێ شەرڤانانی یەپەگا چەند هێرشێکی چەکدارانی داعشیان تێکشکاند. با تۆمەتی بەشداریکردن لە خۆپشاندانەکانی تورکیا بە سەدان کەس دەستگیر کران. تەبێژی کەچەکەش دەڵێت ئەگەر توندوتیژی بەرامبەر خۆپشاندەران بەردەوام بێت هەڵوێستیان دەوێت. سڵاوتان لێبێ بەڕێزان، لە ڕووماڵی بەردەوامی نارتیەوە لەگەڵتان دەبین. کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاوتان لێبێ. لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لە نێوان جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان تاوتوێی هێرشەکانی چەکدارانی داعش کرا بۆ سەر شاری کۆبانێ. وەک ماڵپەڕی سەرۆکاتی هەرێم بڵاوی کردوتەوە لە پەیوەندە تەلەفۆنەکەی کیری و بارزانیدا تاوتوێی هێرشەکانی ڕێکخراوی داعش کراوە لە خۆراوای کوردستان و با تایبەتیش باز لە چۆنەتی یارمەتیدان و پاراستنی کۆبانێ کراوەتەوە. با پێی ڕاگەنراوەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بارزانی و وەزیری دەرەوەی ئەمریکا جەختیان لە بەردەوامی هاوپەیمانەتی نێوان ئەمریکا و کوردستان کردوەتەوە لە شەڕی دژ بە تیرۆردا. شەڕی ئێستای کۆبانێ با یەکێک لە شەڕە دژوارەکانی شەرڤانانی یەپەگە و چەکدارانی داعش دادەنرێت. بەو پێی داعش بەشێکی زۆری هێز و کەرەستە سەربازیەکانی لە کۆبانێ کۆ کردوەتەوە. شەرڤانێکی یەپەگەشت لە کۆبانێەوە بەێنارتی ڕاگەیان توانی ویانە هێرشی چەکدارانی داعش تێک بشکێنن لە هەردوو دیوی خۆرەڵات و خۆراوای شارەکەوە. لەم راپۆرتەدا وردەکاری شەڕەکان دەخرێتە ڕوو. کۆبانێ دژوارترین شەو ڕۆژ بەڕێ دەکات. ئەو کاتانەی کە لە ئێستادا لە کۆبانێ تێپەڕ دەبن ڕەنگە بەلای بەشێک لە شەرەڤانانی یەپەکەوە بە خۆشترین کات دابنرێت. بەست و شەشەمین ڕۆژی شەڕی کۆبانێ بە یەکێک لە سەختترین ڕۆژەکانی شەڕ و پێکدادانی نێوان چەکدارانی داعش و شەرەڤانانی یەپەکە لە خۆراوای کوردستان دادەنرێت. بەو پێی لە ئێستادا ڕێکخراوی داعش بەشێکی زۆری هێزەکەی لە شارەکەدا کۆ کردوتەوە. بەوتە یەکێک لە شەرەڤانانی یەپەکە لە کۆبانێ شەڕەکە بە قورسی لە دیوی خۆرەڵاتی شاری کۆبانێەوە دەکرێت. بەو پێی ڕێکخراوی داعش دەیەوێت دیوی خۆرەڵاتی شارەکە کۆنتڕۆڵ بکات. ڕەنگە داعشە و بەشەی کۆبانێ بە شوێنێکی استراتیژی دابنێت بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی کۆبانێ، بەڵام توانە و لێهاتووی شەرەڤانانی یەپەکە وای کردووە زیانێکی زۆر بە ڕێکخراوی داعش بکەوێت. بۆ یەکەم جاریش چەکدارانی داعش دەیانەوێت دیوی باکووری کۆبانێ کە دەکەوێتە سنووری تورکیاوە لە هەوڵدایە بۆ کۆنتڕۆڵکردنی، بەڵام شەرەڤانانی یەپەکە بە توندی بەرپەرچی هێرشەکان دەدەنەوە و تورکیاش کە دیوی باکووری کۆبانێ نزیکە لە خاکەکەیەوە هێشتا بێدەنگە. لە ئێستادا چەکدارانی داعش بە تانک و تۆپوچەکی قورس بردومانی بەشێک لە گەڕەکەکانی کۆبانێ دەکەن و لە بەشێکی گەڕەکەکانیش شەڕی کۆڵان بە کۆڵان دەکرێت. بەوەش یەپەکە توانیوێتی زەبرێکی زۆر بە داعش بگەێنێت. هەرچەندە لە ئێستادا شەرەڤانانی یەپەکە قۆرسترین شەڕ لە کۆبانێ دەکەن، بەڵام تا ئێستا هیچ جۆراوکاریەکیان پێ نەگەیشتووە و تەنها داواکاری شەرەڤانانی یەپەکەش بۆ کۆبانێ گەیاندنی چەک و تەقەمەنیە. وەک شەرەڤانێکی یەپەکە لە کۆبانیەوە بۆ وێنارتی قسەی کردووتی لە سەختترین شەڕی کۆبانێدا فەڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانان
کەمترین بۆردومانی چەکدارانی داعش و مۆڵگە و بارەگاکانی ئەو ڕێکخراوەیان کردووە لە سنووری شارەکە. سەرەڕای ئەو شەڕە دژوارەی لە کۆبانێ دەکرێت ژمارەیەکی زۆری هاوڵاتی لە ناو قەزاکەدا ماونەتەوە، بەڵام شەرەڤانانی یەپەکە لە هەوڵی ڕزگارکردنی ئەو هاوڵاتیانن بۆ شوێنێکی ئارام و دوور لە شەڕ. ئاسیا عەبدوڵڵا هاوسەرۆکی پێدە داوای لە یازە نێودوڵەتیەکان کرد کە داواکاریەکانیان جێبەجێ بکەن کە گەیاندنی چەک و تەقەمەنیە بۆ شەرەڤانانی یەپەکە. وەک هاوسەرۆکی پێدە دەڵێت ڕێکخراوی داعش لە شارەکانی ڕەقا، مندیج، جەرابلوس، سیرین، تەلئەبیاد و عەینیسا هێزی نوێ و چەکی قورس بۆ کۆبانێ دەهێنن و بەو چەکانە لە چەند قۆڵێکەوە ێرش دەکەنە سەر شارەکە، بەڵام شەرەڤانانی یەپەکە بەرپەرچی ێرشەکان دەدەنەوە و ڕێگە لە پێشڕەوەکانی داعش دەگرن. هاوکات ماڵپەری سکای نیوز بڵاوی کردەوە چەکدارانی داعش دەستیان گرتووە بەسەر چوارگۆشەی ئەمنی شاری کۆبانێدا کە بارەگای سەرەکی پۆلیس و زیندان و چەند خاڵێکی ئەمنی تێدایە. هەروەها سەنتەری شارەوانی کۆبانیە و بارەگای پارتیەکێتی دیموکراتی و بارەگای پارتی دیموکراتی کوردی سووریا کە دەکەوێتە ناوڕاستی کۆبانیەوە کۆنتڕۆڵ کردووە. هاوکات ڕوانگەی مافەکانی مرۆڤی سووریا ڕایگەیاند لە ئێستادا چەکدارانی داعش لە 40 شاری کۆبانەیان کۆنتڕۆڵ کردووە. هونەر ئەحسان، NRT. کاردانەوەکان سەبارەت بە دۆخی کۆبانێ لەسەر ئاستی نێودەوڵەتی بەردەوامە و تورکیا پێداگیری دەکات لەسەر دروستکردنی ناوچەیەکی دژەفڕین لە سووریا و وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیان پێشنیازی دروستکردنی ناوچەی ئارام تاوتوێکەن. لەنێو ئەم کار و کاردانەوەشدا تا ئێستا وڵاتانی عەرەبی هیچ هەڵوێستێکیان سەبارەت بە ڕۆژاوای کوردستان و دۆخی کۆبانێ دەرنەبڕیوە. شش ڕۆژە کۆبانی بەم جۆرە بەرگری لێ دەکرێت. هەفتەیەک زیاترە داعش هێرشەکانی بۆ سەر کۆبانی چڕتر کردوتەوە و شەڕڤانانی کوردیش بەرگریەکی سەخت لەو شارە دەکەن. بە جۆرێک لە چەند گەڕێکی قەرەق کۆبانی یەپەکە شەڕی کۆڵان بە کۆڵان لەگەڵ چەکدارانی داعش دەکات. دۆخی ئاڵۆز و سەختی کۆبانی گەیشتۆتە هەموو جیهان و ئێستا لە ئاستی میدیا و ناوەندە سیاسیەکانی جیهان کۆبانی گەرمترین باس و خواسی لەبارەوە دەکرێت. هەرچی تورکیایە لەگەڵ ئەو فشارانەی کە بەهۆی داعش و گەمارۆدانی کۆبانیەوە لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەوەش لەسەری دروست بوون، هێشتا پێداگیرە لەسەر دروستکردنی ناوچەیەکی دژەفڕین لە سنووری سووریا و تورکیا. سەبارەت بە داواکەی تورکیاش لۆران فابیۆسی وەزیری دەرەوەی فەڕەنسا دەڵێت دروستکردنی ناوچەیەکی ئارام تاوتوێ دەکەین. بەڵام ئەمریکا پێشوازی لەو داوایە ناکات و لە سەرزاری جیمساکی و تەبێژی وەزارەتی دەرەوە ڕایگەیان پرسی هەڵسەنگاندنی یاسایشی ناوچەکە بە تایبەت سووریا کارێکی هەروە ئاسان نییە. ئەوەی ئەمریکیەکان بە گرفتی دەزانن لە بەردەم دروستکردنی ناوچەی دژەفڕین ئەوەیە سەرەڕای ئەوەی نازانرێت ناوچەکە چ بەشێکی سووریا دەگرێتەوە، ناوچەی دژەفڕین و ئارام پێویستی بە ئۆپەراسیۆنی سەربازی زەمینی هەیە کە مەرامی تورکیایە، بە تایبەت دوای ئەوەی پەرلەمانی وڵاتەکەی گڵۆپی سەوزی بۆ ئەو مەبەستە هەڵکرد. هەفتەی ڕابردوو لەگەڵ چڕبوونەوەی هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانی هەرزوو هاواری کۆبانی گەیشتە گوێی جیهان و بەرپرسانی نێتەوە یەکگرتووەکان و ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانان و ئێرانیش باسییان لەوە کرد کە نابێت داعش دەست بەسەر کۆبانیدا بگرێت. بەڵام بەوتەی چاودێرانی ڕەوشەکە هێرشی ئاسمانی فڕۆکەکانی هاوپەیمانان بە تایبەت ئەمریکا گومان دەخاتە سەر پەرۆشی ئەوان بۆ پاراستنی کۆبانی. بەو پێی تا ئێستا نەتوانراوە بەو هێرشە ئاسمانیانە پاشەکشە بە داعش بکرێت. کاردانەوەکان سەبارەت بە دۆخی کۆبانی بەردەوامە و کوردانی پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەت باکوور شەپۆلێک ناڕزایی و خۆپشاندانیان لە شارە کوردیەکان دژ بە سیاسەتی حکوومەتی تورکیا ڕێک خستووە، بەهۆیشەوە بەشێکی زۆری ئەو شارانە گژی و پێکادانی لێکەوتۆتەوە. بەپێی دوای نامارەکان لە سەرزاری وەزیری ناوخۆی تورکیاوە تا ئێستا 33 کەس لە خۆپشاندەران گیانیان لەدەستداوە، سەرڕای خۆپشاندانی کوردانی وڵاتانی بیانی و باشوور و خۆرهڵاتی کوردستان. لە لایەکی دیکەوە نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە سووریا ئاماژەی بۆ ئەوە کردووە
کە نزیکەی 700 هاوڵاتی مەدەنی کە زۆرینەیان هاوڵاتی بە ساڵاچوون لە کۆبانی ماون و داوای لە حکوومەتی تورکیا کرد کە سنوورەکانی لە پێناو دروستکردنی ڕێڕەوێکی مرۆیی بۆ پاراستنیان بکاتەوە. ئێستا شەڕڤانانی کورد بەرگری لە کۆبانی دەکەن و داعش هێرشی دەکاتە سەر. هاوپەیمانان هێرشی ئاسمانی و هاوڵاتیانی کوردیش خۆپشاندان بۆ کۆبانی ئەنجام دەدەن. لە نێو ئەم کار و کاردانەوانەشدا وڵاتانی عەرەبی تا ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە. پاش خۆپشاندانی چەند ڕۆژەی هەزاران هاوڵاتی کورد لە باکووری کوردستان و شارەکانی تری تورکیا لە ئێستادا دەستگا ئەمریکان دەستیان کردووە بە دەستگیرکردنی خۆپشاندەران و دەوترێت بە سەدان کەس بە تۆمەتی بەشداریکردن لە خۆپشاندانەکان و هێرشکردنە سەر هێزە ئەمریکان دەستگیر کراون. هەرچەندە ئەمڕۆ زۆربەی شارەکانی تورکیا یەمنی بەخۆیەوە بینی، بەڵام دەستگا ئەمریکانی ئەو وڵاتە لە چەندین شار دەستیان بە دەستگیرکردنی ڕێکخەرانی خۆپشاندانەکان و بەشداربووەکانی کردووە. هەروە بەرپرسەکانی ئەو وڵاتە بە تۆمەتی ئەنجامدانی خۆپشاندانی نایاسایی و هێرشکردنە سەردام و دەستگا و ئۆتۆمبیلە حکوومەکان دەستگیر کراون و تۆمەتیان ڕوبەڕوو کراوەتەوە. بە گوێرەی سەرچاوەکانی هەواڵ تەنها لە ناو شاری ئەستانبولدا 164 کەس بە تۆمەتی بەشداریکردن لە خۆپشاندانەکاندا دەستگیر کراون و دواتر دادگا بڕیاری ئازادکردنی بۆ 104 کەسیان دەرکردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەک دەربڕینی پشتیوانی بۆ کۆبانێ و ئیدانەکردنی هەڵوێستی تورکیا لە بەرامبەر چەکدارانی داعشدا لە زۆربەی شارە کوردیەکان و شارە گەورەکانی تورکیا بازاران هاوڵاتی ڕژانە سەر شەقامەکان و تا ئێستاش 33 خۆپشاندەر کوژراون و بادایان کەسیش بریندار بوون. وتەبێژی کۆماجڤاکیان کوردستان ناسرا و بە کەچەکە ڕاگەیان حکوومەتی تورکیا بە چەک وەڵامی خۆپشاندەرانی داوەتەوە و ئەگەر تورکیاش بەردەوام بێت لە توندوتیژی ئەوە کەچەکە هەڵوێستی دەبێت. دەمهات ئاگیر وتەبێژی کۆماجڤاکیان کوردستان بە هێنارتی ڕاگەیان خۆپشاندانەکان لە بەرامبەر ڕەوشی ئێستای کۆبانێ هەڵوێستێکی نەتەوەییە و بۆ یەک ریزی کورد کارێکی گرنگە. وتیشی خۆپشاندانەکانی باکووری کوردستان لە بەرامبەر بارودۆخی کۆبانێ و هاوکارەکانی تورکیایە بۆ چەکدارانی داعش. لەلایەکی دیکەشەوە مەبەستی خۆپشاندەران با دەمەوە نەچوونی پرۆسەی چارەسەری پرسی کوردە لە باکووری کوردستان. وتەبێژی کۆماجڤاکیان کوردستان ڕەخنەشی لە حکوومەتی تورکیا گرت بەوەی توندوتیژی لە بەرامبەر خۆپشاندەران بەکارهێناوە. وتی بەو هۆیەوە 30 هاوڵاتی کوژراون. ئاماژەی بۆ ئەوەش کرد هیچ کەسێک لە پشت بەردەوامی خۆپشاندانەکانی باکوورەوە نیە. دەشڵێت تا تورکیا توندوتیژی زیاتر بەکاربێنێت خەڵک زیاتر دەچێتە سەرشەقامەکان. داوای لە خۆپشاندەرانیش کرد خۆپشاندانەکانیان بە شێوازێکی مەدەنیانە ئەنجام بدەن. وتەبێژەکەی کەچەکە وتیشی ئەگەر حکوومەتی تورکیا بەردەوام بێت لە ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر هاوڵاتیان ئەوانیش وەک کەچەکە هەڵوێستی خۆیان دەبێ و داواشی لە تورکیا کرد توندوتیژی بەرامبەر بە خۆپشاندەران ئەنجام نەدات. بەڵێبەرزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بارودۆخی ئیشارەکانی باکووری کوردستان پاش ئەو خۆپشاندانانەی کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕوویدا دەچینە لای نێردراوی ئەنارتی لە شاری ئامەد. موراد سوورچی لەگەڵمانە بێت. موراد سڵاوت لەبێت بارودۆخی ئێستای شاری ئامەد و شارەکانی دیکەی باکووری کوردستان چۆنە؟ سڵاو لێبێتن چییە وەکوی بینی ئێستا ئێمە لە ئامەدین بە پێچەوانەی ڕۆژەکانی ڕابردوو ئەم شارەیە زۆر بێدەنگە کە لە ڕۆژەکانی ڕابردوو ئاگر و ئاسنی لێ ئاباری لەلایەن هاوڵاتیانی ئەم شارەوە، بەڵام لە ئێستادا ئەوەی ئەی بینین هیچ خۆپێشاندانێک نییە لەم شارەیە. لە شارەکانی تری باکووری کوردستانیش هیچ خۆپێشاندانێک نەبوو ئەنجام نەدراوە، بەڵام لە ئێستاە هێزی پۆلیسە بیندرێتن، سوپایە بیندرێتن لە ناو شارەکەیە، هاتنوچۆەکەن بە هەموو گەڕەکەکانی شارەکە. ترسی ئەوان هەیە خۆپێشاندان هەبێت، هەرچەندە بڕیار بوو کە خۆپێشاندارێک ئەنجام بدرێتن، بەڵام دیارە تا ئێستا نەکراوە و لەوە ناچێتیش خۆپێشاندانەکە بکرێتن و پێشبینی ئەوە ئەکرێتن کە ئەم سێ ڕۆژەی ڕابردوو کۆتا ڕۆژەکانی خۆپێشاندانەکە بێتن، ئەویش لەسەر داوای پارتی گەلان هەدەپە و لەسەر داوای کەجەکە
کە ئەمە دوا خۆپێشاندان ببێتن تا ئەو کاتە ئەبێ بە 15 مانگ و دوا هەڵوێستی حکوومەتی تورکیا بزانن سەبارەت بە خۆرئاوای کوردستان و سەبارەت بە کۆبانێ بە تایبەت و ئەو هەڵوێستانەی کە خەڵکی ئێرە پێی وایە تورکیا هاوکاری داعش ئەکاتن و بریندارەکانیان لە ناو خاکی تورکیا تیمارەکرێن بۆیە لە ئێستاە شارەکان هێمنن لە باکووری کوردستان. بەڵێ مراد باست لەوە کرد کە هێزی سەرباز یاخود پۆلیس لە ناو شارەکانە بڵاوە پێکراوە. ئایا هاوڵاتیانی شاری ئامەد دوواندووە لەو بارەوە کە ئەوان چ ڕاکیان هەیە لەسەرەوەی کە لە ساڵانی ڕابردوو یاخود لە ماوەی ڕابردووە هێزی سوپای تورکیا نهاتوونەتە ناو شارەکان؟ بەڵێ چیا و هاوڵاتیانێکی ئێمە قسەمان لەگەڵ کردووە بێگومان ڕای وا بە ئێماڵێن ینی واڵێن کامە هاتنی ئەم سوپایە بۆ ئێرە بۆ ئەوان لەلایەنی دەرونیەوە ناخۆشە بەڵام دوجار لە ئەنجامی ئەو ناڕازیبوون و خۆپێشاندانەیە کە ڕۆیانداوە لە هەمان کادا کۆمەڵی خەڵکێکیش هەیە ینی بەبوونی سوپارەنگە بێگومان خۆشحاڵە لەبەرەوەی ژیان و معیشەت لەو ڕۆژانەی ڕابردووە لە شارەکانی باکووری کوردستانە نەمابوو ینی خەڵک نایەتوانی دوکان بکاتەوە نایەتوانی ژیانی خۆی ڕۆژانە بەڕێ بکاتن بۆیە ژمارەیەکی زۆریش لە خەڵک لەگەڵ ئەوەی دژی هەڵوێستی تورکیا بەڵام لە هەمان کادا نایەوێتن خۆپێشاندان لە شارەکانی ئەوان بکرێتن و دەیەوێتن ئەگەر قەرارە خۆپێشاندان بکرێت با بچێتە ئەو شارانەی کە کوردینین کە هەمووی خەڵکی تورکیای لێ نەک تەنها و شارانەی کە کوردن کوردنشینن هەموو ژمارەی دانیشتنەوەکانی هەمووی کووردە لەبەرەوەی تۆ دوجار هەر زەرەر لە خۆتەدا ینی دوکانەکان خراپەکرێن باخچەکان خراپەکرێن هەر شوێنە کەوێران نەکرێتن دوجار هەر شارەکەی خۆیانە بۆیە کۆمەڵێک پێیان وایە کە بوونی سوپا لێرە ڕەنگە لە بەرژەوەندی ئەوانە بێتن و بەشێکیشیان پێیان وایە کە هاتنی سوپا بۆ ئێرە خۆی لە خۆیان مەترسیەکە تورکیا تێی کەوتووە پێویستە لە ماوەی داهاتووە ئەو هەڵوێستانەی بگۆڕێتن بۆی ناچار نەکرێتن سوپا بێنێتە ناو شارەکان لە باکووری کوردستان کە ماوەی 15 ساڵە سوپان نەهاتۆتە ئەو شارانەوە. بەڵێ مراد ئەوەندەی زانیاری دەبێت گیراوانی خۆپشاندانەکان ئەوەندە ئەگادار بیت چێن ئەوانی کە دەستگیر کراون و لە زۆربەی شارەکان ئایا هەڵمەتی دەستگیرکردنی خۆپشاندەران هەبووە؟ چییە لە هەموو شارەکان خەڵک گیراوە بەڵام ژمارەیان کەمتر و زیاترە لە شارەکانی تر بۆ نمونە لە ئامەد لە هەموو شارەکانی تر زیاتر خەڵک گیراوە لەبەرەوەی زۆرترین خۆپێشاندانی تیاکراوە زۆرترین خەڵک بەشداری تیا کردووە لە هەمان کاتدا زۆرترین ئەو کەسانەی کە گیانیان لەدەستدا بووە هەر لە ئامەد بووە بەڵام لە شارەکانی تریژە خەڵک دەستگیر کراوە ئێستا لە زیندانەکانن ئەوانەی کە دەستگیر کراون خەڵکی سڤیل بووە خەڵکی مەدەنی تایە ینی لەبەرەوەی ناتوانین بڵێن خەڵکانێک کە بوون ئەم خۆپێشاندانیان ڕێک خراوە پێشتر ڕێک خراوە لەلایەن ئەوانەوە کە ئەمانە گیرابن بەڵکو خۆپێشاندانەکان لەسەر داوای هەدەپە بووە پارتی گەلان کە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە داوای کردبارەوە لەسەر جەمیل بایک هاوسەرۆکی کەجەکە داوای خۆپێشاندانیان کردبوو کە خەڵک بڕژێتە سەر جادەکان بۆی تورکیا هەڵویستی بگۆڕێتن بۆیە خۆپێشاندانەکان ڕێکخراو نەبوونە کە تۆ بتانی بڵێ لەلایەن چەند کەسێکی دیاری کراوە پێشتر بانگەوازی بۆ کراوە بۆی تەنها ئەوانە دەستگیر بکرێن بۆیە ئەوانەی دەستگیر کراون کۆمەڵی خەڵک بوونە کە هاتوونە دەستگیرکردن. بەڵێ مراد لە زۆربەی شار و لە زۆربەی وڵاتان لە بەشێکی زۆری پارچەکانی کوردستان خۆپشاندانەکان کران بەڵام بۆچی بە تەنها لە باکووری کوردستان بەو شێوازەوە لە سەرجەم شارەکانی باکوور و هەتا لە پایتەختی حکوومەتی تورکیا خۆپشاندانی کوردانی باکوور ئەنجام درا مەبەستەکە لەوەیە بۆچی بە چڕی لە باکووری کوردستان خۆپشاندان کرا؟ چیا لە دەربارەی ئەوە دوو هۆکار هەیە یەکەمیان کە باکوور زیاتر بڵێن هاوسنوورە لەگەڵ خۆرئاوای کوردستانە زۆر لێەوە نزیکە دووەمیان ئەو لانگرانی پەکەکە کە لێرەن بە حکومیەوەی کە پەیەدە و پارتی گەلان لە ئەوە نزیکە لە پەکەکەوە نزیکە خەڵکی ئێرەشکە هەمویان ژمارە هەرە زۆرەکەیان ڕێژارە بەرزەکەیان کە هەمویان لە ئەنگیری پەکەکە نوگەریلان بۆیە ئەوان ئەم نەڕازیبوونە
لە هەمان کاتدا هۆیەکی ترکە دەوڵەتی تورکیا لەم پارچەی کوردستانایە ینی لە باکووری کوردستان دەسەڵاتدارە بۆیە ناچار بوون ئەم خۆپێشاندانە گەورانە لەم شارانە بکرێتن زیاتر گەورە بێت و زیاتر خۆپێشاندانەکان بە چڕی بکرێن و ئەو ئاڵۆزی و ئەو گرژیەی کە دروست بوو بەشێکی پەیوەندی بەوەیە کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە داعش هەڵوێستێکی خراپی هەیە ینی باشی نییە بەرامبەر بە کۆبانێ بە خۆراوای کوردستان بۆیە ئەم هۆکارانە ینی بەشێکی سەرەکی بوونە لەو خاڵانەی کە لە باکووری کوردستان خەڵکەکە زیاتر بێتە سەر جادە و زیاتر خۆپێشاندان بکاتن بە پێچەوانەوە بڵین لە باشوور ڕەنگە لە بخۆراوەوە دوور بێتن ڕەنگە لایەنە سیاسیەکان وەکو پێویست هاو هەڵوێست نەبوو بن لەگەڵ پێدا لەگەڵ یەپەکە کە لە خۆراوای کوردستانە وەکوازانی کە چەندین ماوەی 2 ساڵەکە ئاڵۆزی ینی تۆزێ ناکوکی لە بینی ئەم لایەنە سیاسیانە هەیە بە هەمان شێوە لە خۆرهەڵاتی کوردستان کە ڕەنگە لە ڕووی سنوورەوە دوور بێت و دەوڵەتی ئێران ئەسڵان دژی داعشە و دژی ئەو هێرشانەیە کە لەسەر کۆبانەیەکرێن و پێشتریش هەڵوێستی فەرمی خۆی ڕاگەیاندووە بۆیە لە باکووری کوردستان زیاتر لە پارچەکانی تر خەڵک ڕژاوەتە سەرجادە و خۆپێشاندانیان جام بەڵێ مراد ئەوەندەی کە هاوڵاتیانی ئامەدی یا خوداوڵاتیانی باکووری کوردستانە بینی بێ ڕایان چییە لەسەر لێدوانەکانی ئۆجەلان لە زیندانەوە و بۆک باسەکەێت بەشی زۆری جموجوڵ یا خۆت خۆپشاندانەکان پەیوەندی هەبوو بە لێدوانەکانی ئۆجەلانەوە چییە خەڵک لێرە عەبدوڵڵا ئۆجەلان وەکو ڕێبەری خۆی ئەبینێتن ینی هەر قسەیە کە ئەو بیکاتن ئەوان جێبەجێیەکەن ینی وەکو سەرۆکی خۆیانە بێنن لە هەمان کاتدا کە ئەو هەڵوێستەکانیان بەرامبەر قسەکانی ئەو مەبەستان ئەو وابیرەکەنەوە کە قسەمان لەگەڵ کردو ئەو شتانێکی عەبدوڵڵا ئۆجەلان ئەوێتن بۆ باکووری کوردستان بۆ خۆراوای کوردستان بۆ باشوور بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هەمویانە ئامانجی سەرەکی ئەو بەدەستخستنی مافی کوردە لە باکووری کوردستان لە خۆرئاوای کوردستان بۆیە ئەوان پێیان وایە ئەو بیر و باوەرەی کە عەبدوڵڵا ئۆجەلان هەیەتی ئامانجێکی دیاریکراوی هەیە ئەویش کە پاراستنی مافی کووردە گەیشتنی کووردە بە مافە تایبەتیەکانی خۆی بۆیە خەڵک لە بەرامبەر وتەکانی عەبدوڵڵا ئۆجەلان ئامادەن هەر شتێک بکەن هەر شتێکە ئەو بڵێتن ئەوان زۆر دڵنیان لەوەی کە ئەوان جێبەجێیەکەن هەر قسەیەک بێتن و کەواتە ئەوە توانێت خۆپێشاندان بکات ئەو بتوانێت ڕایگرێتن ئەو بتوانێتن شەڕ دروست کە ئەتوانێت شەڕ ڕابگرێتن بە شێوەیەکی گشتی جادەکە ڕەنگە بەدەست عەبدوڵڵا ئۆجەلان بە کەسی وەکو کەسی یەکەم دوو کەجەکە بە هەمان شێوە پارتیگەلان هەدەپە بە هەمان شێوە ینی ئەم خۆپێشاندانەی کە ڕاگیراوە زیاتر باس لەوە کرێتن کە سەلاحەدین دەمیرتاش ئەوانە ئێمە لێمان پرسی بۆچی خۆپێشاندان لە ڕۆژانی ڕابردوو بەردەوام بوو بەڵام لە ئێستاە هیچ خۆپێشاندانێک نییە ئەوان ئاماژەیان بەوە کرد کە سەلاحەدین دەمیرتاش لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە قسەی کردووە و سەلاحەدین دەمیرتاش لێدوانی داوە کە خۆپێشاندان بۆ ئەستێت و ئاڵۆزی دروست نەبێتن بۆیە ئەوان ڕایان گرتووە خۆپێشاندان. بەڵێ مراد ئەوەندەی کە لە باکووری کوردستانی ئەگەر هاوڵاتیانی تورک کە لە تورکیا هاوڵاتیانی تورک ڕایان چییە لەسەر ئەو بارودۆخی کە لە کۆبانەی ڕۆداوە سەبارەت بۆی کە لە باکووری کوردستانی ڕۆیە تورکیەکان چی دەڵێن؟ چییە ئێمە لەبەرەوەی لە شارە کوردیەکانین کەمتر خەڵکی تورکمان بینیوە و تەعاملمان لەگەڵ کردوێ بەڵام کە چاودێری میدیای تورکیمان کردووە بێگومان ئەوان وا بیرەکەنەوە کە بەشێک لە کوردەکان یان بڵێن سەرکردایەتی پارتە سیاسیەکان لە باکووری کوردستان دەیانەوێتن ئاڵۆزی دروست بکەن دەیانەوێتن گرژی لە وڵاتی ئەوانە دروست بکەن ناخۆشی دروست بکەن هەروەها پێیان وایە ئەوەی کە لە میدیاکانە بیسومانە پێیان وایە کە ئەو تۆمەتن ئەوانێکی ئەدرێنە پاڵ حکوومەتی تورکیا ینی هیچ ڕاستیەکی بۆ نێت تەنها تۆمەتێکن تورکیا سنووری خۆیان پارێزێتن تورکیا مافی خۆیەتی کە نەیەڵێتن هیچ ئاڵۆزێک بێتە ناو وڵاتی خۆیەوە بەڵام کە سەبارەت بە شارە کوردیەکان و هەڵوێستی ئەوان بەرامبەر باوە بێگومان لە شارە کوردیەکانیشە خەڵکانێکن کە تورکن و یان لێرە کارەکانیان ماڵیان لێرە خەڵکێک لەو شارە کوردیانەشە هەیە بۆیە ئەوان پێیان وایە کە دەستێکێ ئێرەش بە
بەڵێ هیوادارم مراد وەربگرینەوە ئەوەی کە بینیمان نێردراوی نارتی بوو لە شاری ئاماد سەبارەت بەو بارودۆخی لە باکووری کوردستانەوە سەبارەت بە خۆپشاندانەکان و ئەو ڕووداوانەی کە لە باکوور ڕوویان داوە کە هاوکات بووە سەبارەت بەو بارودۆخی کە لە کۆبانەیە ڕوئەدات بۆ پشتیوانی لە ئەو شەڕێی کە لە کۆبانێ ڕوویداوە. بەڵێ بەردەوامین دڵشاد گەرمیانی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ ئیسلامی کوردستان لە ڕێگەی NRTەوە دەڵێت تا ئێستا دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بە داعش ناسراوە هیچ وەڵامێکی دەستپێشخەرەکەی ئەویان نەداوەتەوە لەبارەی ئەنجامدانی گفتوگۆ بۆ ئازادکردنی پێشمەرگە بە دیلگیراوەکان. دەشڵێت ئەگەر بزانێت لای سەرکردەکانی داعش ئەعتیباری هەیە ئەوە ئامادەیە بچێتە لایەن و تەنانەت دەست و قاچیشیان ماچ بکە و پێیان بڵێت ئەم شەڕی ئێستا لەگەڵ کورد هەڵیان گیرساندووە نەشەڕی ئەوانە و ناشەڕی کووردە. هەروەوتی کە ئەو نامەی کە لە هەندێک لە ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراوەتەوە گوایە وەڵامی سەرکردەکانی داعشە بۆ دڵشاد گەرمیانی ناڕاستە و تا ئێستا وەڵامی دەست پێشخەرەکەیان نەدراوەتەوە. دڵشاد گەرمیانی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ ئیسلامی لە سەرەتای دەستپێکردنی شەڕی پێشمەرگە و چەکدارانی داعشدا ڕایگەاند کە ئامادەیە بچێتە لای سەرکردەکانی ئەو ڕێکخراوە و لەبارەی پێشمەرگە بە دڵگیراوەکانەوە گفتوگویان لەگەڵدا بکات. بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی ئەو پێشنیازیان لایەن داعشەوە نەدراوەتەوە. سەرچاوەکەشی هەر نادیارە لە ئەکاونتێکی علوجۆ کە هیچ هینی نییە ئاعتیبارێکی نییە هاتووە ئەو نامە لەوە سەرچاوی گرتۆ بڵاو بۆ تۆ پێم وایە دەستێکی شەیتانانەی لە پشت بێ دەستێکی گڵاوی لە پشت بێ بەستی لە کەدارکردنی من ئەگەر نا لە حقیقەتە من بزانم دەوڵەتی ئیسلامی ئەو جەماعەتە کە من قسەی من ئاعتیباری هەیەلایەن بە حقیقەت ئەڕۆم بۆ لایەن و دەست و قاچان ماشەکەم کە ئەم شەڕە هیچ پەیوەندی بە کوردۆ نیە هیچ پەیوەندی بەوانی شۆ نیە. پێم وایە ئەم شەڕە ینی لە بەرژەوەندی خەڵکی ترە لە بەرژەوەندی ئەو حکوومەتە تایفی بەغدایە کەوا ساڵەهای ساڵە هەم کوردیش و هەم ئەهلی سونە ئەچەوسێنێتەوە. بەڵام پێم وانە ئەو نامە ئەدەبیاتی ئەوان بێ و بۆیە پێم وایە هی ئەوان نییە. کچێکی ئاوارەی کۆبانەی لە ئێستادا لە خوێندنی زانکۆ دابڕا و تووشی نەخۆشی لە برچوونەوە بووە. خێزانەکەشی بۆی تێکچوونی بارودۆخی کچەکەیان و ئاوارەبوونیان بۆ باکووری کوردستان و بارودۆخی کۆبانەوە لە بارودۆخێکی خراپدا ژیان بەسەرەبن. NRT لەم راپۆرتەدا چیرۆکی ژیانی ئەو کچە دەجێڕێتەوە. ئاسیا ئەو کچە ڕۆژ ئاوایەی تەمەنی 18 ساڵە و خەڵکی کۆبانەیە و خوێندکاری کۆلیژە و لە ئێستادا بەهۆی ئاوارەبوونی خۆی و خێزانەکەی لە خوێندن دابڕاوە. دابڕانی ئاسیا لە خوێندن و ئاوارەبوونی خێزانەکەی بە تەنیا خەمێک نییە بەڵکو توشبوونی ئاسیا بە نەخۆشی لەبیر چوونەوە ڕەوشی خێزانەکەیانی دژوارتر کردووە و وە کەسوکاری ئاسیا باسی دەکەن خەمی کچەکەیان و خەمی کۆبانێ و ئاوارەیی تەواو بێ ئومێدی کردوون. با کچکا لویر که سوری قذیفه هاتل برکتن و کچکا که یعنی هیجای بوج خارزا بو صرف خواهد چید کرد بر عینی که خواه او دکر یعنی لویر در که بوم باجل برکت ترسیا هاتا وی در که جی چاف چادر کد قیزه قافه خواه لقیا و خدا لیر رحمه کش خدا بیتر جی کسی من نمال بر. ئاسیا بەر لەوەی شارەکەیان لەلایەن تەکدارانی داعشەوە گەمارۆ بدرێت و ئاوارە بن یەکێک بووە لە خوێندکارە زیرەکەکانی کۆلێژەکەی. بەڵام بەهۆی هێرش و پەلاماری تەکدارانی داعش و گروپە توندڕەوەکان بۆ سەر کانتۆنی کۆبانێ ئاسیا تووشی نەخۆشی لێبیرچوونەوە بۆتەوە و ماوەی چەند ڕۆژێکیشە هیچ خواردنێک ناخوات. ئێستا ئاسیا و خێزانەکەی لەگەڵ سەدان خێزانی تری خۆرئاوای کوردستان ئاوارەن و لە ناوچەی سوورێشی سەرباشاری ئورفا کە 6 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی کۆبانێوە دوورە لە چاوەڕوانی ئارامبوونەوەی بارودۆخی ناوچەکەن تاکو بتوانن بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. بوو ئیشی 20 ناونی لێرکێنە ئەم دخوازن ناڤگەرنە وڵاتێ خوا ئەم دخوازن گشکی مساعدی ما بکن گری لەوارە پیشمەرگە وارە گشکی وارن ئەم دخوازن ڤگەرنە بۆژارێ خوا و خۆنی خوا و ماڵی خوا و گڕادێ خوا و گشکی ڕەوشێ کۆبانەی تەمە کەسێک تێدانەما دەبێژن ڕەندە یعنی ئەم تەلەفۆن دکن دەبی ڕەندە ئیشەڵە ڕند بێ ئیشەڵەژی وێ سەرکەتن ئەوما بێ و کۆبانێژی ئەبەدەن نۆڕێ. ئەو هاوڵاتیە ئاوارانەی کە لە ناوچەی سوورێشی نزیک لە شاری ئورفا لا کەمپێک دانیشتەجێن ژمارەیان زیاتر لە 2000 کەس دەبێت و
لەگەڵ ئەوەی بەردەوام لە چاوەڕوانی ئاسایی بوونەوەی بارودۆخی ئەمنی ناوچەکەیانن هاوکات لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزێرێنن و بە هیوای ئەوەن کۆمەلگای نێودەوڵەتی بەهانایانەوە بچێت و لە ژیانی ئاوارەیی ڕزگاریان بکات. ڕێبوارکاکەی ئێنارتی کەمپی سوورێش باکووری کوردستان. دوو وەفد لە هەولێرەوە دەچنە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بە پێی زانیاریەکان دوای کۆتایەتنی پشووی جەژن وەفدێکی حکومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەردانی بەغدا دەکاو بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هاوکات بڕیاریشە وەفدێکی پەرلەمانی کوردستان سەردانی بەغدا بکا و ئامانجی سەردانەکەش گفتوگۆکردنە لەسەر کێشەکان و دروستکردنی ئەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقدا. ئێستا کە هەرێم بە چەندین داواکاریەوە بڕیاری داوە بەشداری بکاتەوە لە کابینەکەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کە هێشتا هیچ کام لە داواکاریەکانی کورد جێبەجێ نەکراوە. نەناردنی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم کابەیەکێک لە سەرەتاترین مافە دەستوریەکانی هەرێم دادەنرێت کە هێشتا ئەو مافەش لەلایەن عەبادیەوە بۆ کورد نەگەڕاوەتەوە. لە کاتێکدا وا بڕیار بوو لە ماوەی یەک مانگدا بە شێوەی سولفا عێراق موچەی مانگێکی فەرمانبەرانی هەرێم بنێرێت مانگەکەش تەواو بوو بەرپرسانی هەرێم هەر لە چاوەڕوانی ناردنی ئەو بەشە بودجێدان. بە گوێرەی زانیاریەکانیش دەنگۆی ئەوە لە ئارادایە لە دوای پشووی جەژن وەفدێکی حکومی بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەردانی بەغدا بکەن و لەو سەردانەشدا ئەو بابەتە قسەی لەبارەوە بکرێت. شاندێکی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالدا بکەوتە گفتوگۆ لەسەر هەموو ئەو مەسەلانەی کە پێشتر باس کراوە بودجەیە مەسەلەی پێشمەرگەیە نەوت و غازە من پێم وایە ینی گەشتبینم وەکو باسم کرد لە بیدایەتەوە وێ دەکەم کە وەفدەکە زوو بچێت و سەرکەوتوو بێت. لا چوارچەوەی سەردانەکانی هەرێم لە سەراستی لایەنە سیاسیەکان و حکوومەت بڕیاروایە لە ئایندەیەکی نزیکدا لە سەراستی پەرلەمانیش وەفدێک بچێتە بەغدا. یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ئامانجی سەردانەکەیانی بۆ NRT ئاشکرا کرد و ڕایگەیاند سەردانەکەیان خۆی لە چەند پرسێک دەبینێتەوە جگە لە بابەتە سیاسەکە و کێشەکانی نێوان هەرێم و ناوەند لەمە دووە پتەوکردنی هەماهەنگی نێوان هەردوو پەرلەمانی کوردستان و عێراق ئامانجێکی تری سەردانەکەیان دەبێت. هاوکات بڕیاریشە ڕۆژی سێشەمەی داهاتوو پەرلەمانی عێراق کۆبنەوەیەک ئەنجام بدات و پەرلەمانتارانی کوردیش بەشدار دەبن لەو کۆبنەوەیەدا. پێشدەچێت لە دانیشتنەکەدا مەراسیمی سوێند خواردنی وەزیرە کوردەکانی تێدا بەڕێوە بچێت. و پەرلەمانیش لەیەکی 11 کۆتایی بە کۆبنەوەکانی دێت تا ماوەی 2 مانگ جا بۆیە ئێستا زەختێکی زۆر لەسەر حکوومەتی عێراقی هەیە کە هەرچی هەیە پێشی یەکی 11 موازنەکە بنێرێتە هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێمان باشە وەزیری دارایی هەرچی زووە دەست بەکار بێ و ئەو کێشەی پۆستە وزاریەکان هەرچی زوۆیەک لای ببێتەوە تاوەکو وەزیری دارایی دەست بەکار بێ و بۆ خۆی واژوو لەسەر موازنە یاخود پرۆژەی موازنەکە بکات. پشتی کورد لە حکوومەتە نوێیەکەی عێراقدا جگە لە سەرۆک کۆمار و جێگیری سەرۆکی پەرلەمان 4 وەزیری تر دەبێت کە بڕیار وایە لە دانیشتەکەی ڕۆژی سێشەممە سوێندی یاسایی بخۆن و دواتر لە پۆستەکانیان دەست بەکار بن. بەشێک لە چاودێران سەرباری ئەوەی پشتی کورد لە حکوومەتە نوێیەکەی عێراقدا بە گونجاو دەزانن بەڵام بە پێچەوانەوە پێگەی کورد لە بەرامبەر بەغدا بەلاواز وەسف دەکەن. پێشیان وایە دیسانەوە کورد هەمان هەڵە ستراتیژەکانی ڕابردووی لە بەرامبەر بەغدا دووبارە کردوتەوە. بەڕێز عەبادی هیچ بەڵێنێکی بە کورد نەیەوە تا جێبەجێ بکات. ئەسڵەن هیچ ڕێکەوتنێک هیچ بەڵێنێک نییە تەنها ئەوە نەبێت کە لە کارنامەی حکوومەتە ڕاگەێنراوە هەرێمی کوردستان ئێستا لە دوای لە 2023 هەتاوەکو ئێستا ئەتوانین بڵێن لاواازترین پێگەی هەیە سەبارەت بە حکوومەتی ئیتیحادی بەغدا و بە پێگەیەکی لاوازەوە بڕیاری بەشداریکردنی حکوومەتی داوە هەتا ئێستاژە و لاوازەی بەردەوامە. پێکێنانی حکوومەتە نوێیەکەی عێراق جگە لە هێنانەدی یەکێک لە داواکاریەکانی کورد کاویش دانەنانەوەی مالیچی بوو بۆ خولی سێمی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە تا ئێستا هیچ گۆڕانکاریەکی تری بۆ کورد لێ نەکەوتۆتەوە. بەلای بەشێک لە چاودێرانەوە بەشێکی زۆری جێبەجێنەکردنی داواکاریەکانیشی پەیوەندی با کورد خۆیەوە هەبووە بە تایبەت پرسی نەوتی ناوخۆی هەرێم کە تا ئێستا نەتواندراوە ئەو پێداویستیانەی هەرێمی کوردستانی پێپڕ بکرێتەوە تا هەرێم ناچاری دەستی بەغدا نەبێت بۆ ناردنی موچەی فەرمانبەران پشت بە داهاتەکانی خۆی ببەستێت. فەرمان محەممەد NRT هەولێر.
بەشێک لە دانیشتوانی گوندەکانی سەر بە قەزای دووس خوڕمات و داواکارن هیچ هێزێکی سەربازی جگە لە پێشمەرگە لە سنوورەکاندا نەبێ و هێزەکانی پێشمەرگەش لە ئەوڵی زیادکردنی خاڵەکانی سەربازیەکاندان لەو گوندانەی مەترسی شەڕیان تێدایە. لە پاش کۆنتڕۆڵکردنی گوندەکانی سنووری قەزای دووس خوڕمات و لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی بەدر لە ئێستادا بەشێکی زۆر لە سەرۆک عەشیرەت و دانیشتوانی گوندەکان بە سەرجەم پێکاتەکانەوە سەرباری ئەوەی هەموو پاڵپشتێکی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگە دووپات دەکەنەوە لە هەمان کاتیشدا پێشنیار دەکەن هیچ هێزێک لە ناوچەکە بوونی نەمێنێت جگە لە پێشمەرگە نەبێت بۆی جارێکی تر شەڕ و پێکادانەکان لە ناوچەکە دووبارە نەبێتەوە و هاوڵاتیان ماڵ و حاڵی خۆیان بەجێ نەهێڵن. ڕێد مەثەل نەرجع على ئێمەوە کەسایەتیەکانی ناوچەکە سەردانی بەرپرسانی ئیدارەی قەزای دووس خوڕماتومان کردووە بۆی پێشمەرگە گوندەکان بپارێزێت نەک هێزەکانی تر چونکە ئەزانی لە داهاتوودا ڕوبەڕووی کێشە دەبینەوە لەگەڵ ئەو هێزانە. سەرباری ئەوەی بەرپرسانی ئیدارەی قەزای دووس خوڕمات و لە هەوڵدان بۆ ئەوی پێداویستە سەرەتایەکان بە تایبەتی ئاو و کارەبا بگەێنەوە بە گوندەکان بۆی گوندنشینان بگەڕنەوە بۆ شوێنەکانی خۆیان لەگەڵەوەشدا هەوڵی زیادکردنی خاڵە سەربازەکان دەدێت لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بە تایبەتی لەو گوندانەی کە هەمیشە چاوی چەکدارەکانی لەسەر بووە. دڵنیایەوە ئێمە هێزی پێشمەرگە چەند ساڵێکە لێرێ لەم بارودۆخەیە نهاتوەتە سنوورەکە و کۆمەڵێ فەرماندە و سەرکردەی بەهێز و بەتوانە لە سنوورەکەیە ئێمە ئێستاکە لە گفتوگۆی ئەوەدان کە بتوانین ئەو هێزانە بە بەردەوامی سنوورێک دیاری بکەن و سنوورانەوە ئەو بۆشایە ئەمنیی کە لە ماوەی ڕابردووە لەو ناوچانە بۆ ئەو بۆشایە ئەمنیانە شەنەمێنێت. با پێی وتێ بەشێک لە بەرپرسانی ناوچەکە زۆربەی ئەو هێزە شیعیانەی کە هاتوونەتە ناوچەکە ئێستا زۆربەی دانیشتوانی گوندنشینانی نیگەران کردووە چونکە جگەلەوەی زیانێکی زۆریان با گوندەکان گەیاندووە لە هەمان کاتیشدا ئازاری گوندنشینان دەدەن بۆ ئەوی نەگەڕنەوە بۆ شوێنەکانی خۆیان. في الوضع الأمني في قضاء الطوس مستتب. لە ئێستادا ڕەوشی ئەمنی ناو دووس خوڕمات و هێورە و هەروە گوندەکانی دەوروبەریش بە تایبەتیش گوندەکانی حلێوەی گەورە و بچووک چونکە لەلایەن پێشمەرگەوە دەپارێزرێن. هەوڵەکانیش بەردەوامە بۆ ئەوی ئەو گوندانەی کە داواکاری دانیشتوانەکەی لەسرە پێشمەرگە ئەمنیەتی بگرێتە ئەستۆ. وطرد المسلحين إلى جهة مجهولة. ئەگەرچی گوندەکان بە تەواوەتی لە چەکدارانی داعش پاک کراونەتەوە بەڵام تا ئێستا ڕێگە نەدراوە هاوڵاتیان بگەڕنەوە بۆ شوێنەکانی خۆیان چونکە هێشتا یەکلایی نەبووتەوە ژمارەی ئەو گوندانە پێشمەرگە دەیپارێزێت چەندن هەرچەندە سەرۆک عاشیرەتەکان بە بەردەوامی داوای پێشمەرگە دەکەن بیان پارێزێت نەک هێزەکانی دیکە. دیار جەمالێن ئارتی دووس خوڕمات و دەریای مردوو دەکەوێتە کەناری خۆراوای ئوردن و بانزمترین و قوڵترین خاڵی جیهان هەژمارەکرێت لە بەرامبەریشدا ناوی دەریای مردوو لەوە هاتۆ کە ڕێژێکی زۆر خوێ و سوێری تێدایە و هیچ گیانەوەرێک ناتوانێت تێیدا بژی. تیمی ئارتی لە ئوردن راپۆرتێکی لەبارەی دەریاکەوە ئامادە کردووە بە پێکەوە ببینین. دەریای مردوو دەکەوێتە کەناری خۆرئاوای ئوردن و بە نزمترین و قوڵترین خاڵی جیهان هەژمار دەکرێت کە 425 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە نزمترە و درێژیەکەی دەگاتە 85 کیلومتر و پانیەکەشی 15 کیلومترە. ناوی دەریای مردوو لەوە هاتووە کە بەهۆی زۆری ڕێژەی خوێ و سوێری ئاوەکەیەوە هیچ گیانەوەرێکی تیادا ناژی. ئەمەش بەهۆی زۆری ڕێژەی بە هەڵمبوونەوە ڕێژەی زۆری خوێ لەو دەریایە دروست دەبێت کاتێکیش هەر شتێک بچێتە ناو دەریاکەوە سەر ئاو دەکەوێت و نوقم نابێت. هەروەها لێکۆڵینەوە زانستی و پزیشکیەکان سەلماندوویانە کەلمی کەناردەریاکە و خوێیەکەی لە ڕووی تەندروستیەوە سوودی زۆری هەیە بە تایبەتیش بۆ کەرستە و پێداویستەکانی ئارایشت و نەخۆشیەکانی پێست. 29% ڕێژەی خوێ لە ئاوی دەریای مردوو لە 129ە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە هەروەها ڕێژەی بوون بە هەڵم تێیدا زۆرە ئەمەش کاریگەری دەبێت بۆ سەر لەشی مرۆڤ ئەو تایبەتمەندیەش لە هیچ شوێنێک نییە تەنها لە ناو ئاوی دەریای مردوو نەبێت. الخاصية هذه ما موجودة إلا في مياه البحر الميت. حکوومەتی ئوردنیش توانیویەتی سوود لەو دەریای وەربگرێت و چەند سنتەرێکی چارەسەری سروشتی لە قەراغ دەریاکە دروست بکات. ئەمە جگە لە جوانی و سەرنجڕاکێشی ناوچەکە ساڵانە بە هەزاران گەشتیار ڕووی تێدەکات. دکتۆر زوحید بەشارە سەرۆکی یەکێک لە سنتەرەکانی چارەسەری سروشتیە لە قەراغ دەریا ئەو پزیشکە دەڵێ بەهۆی نزمی ناوچەکە لە ئاستی ڕووی دەریا ئەو تیشکی خۆرەی دەگاتە سەرزەوی تایبەتمەندی خۆی هەیە و لەو سنتەرانەش چارەسەری نەخۆشیەکانی سەدەف و بڕبڕەی پشت و ڕەغبوونی دەمارەکان دەکرێت بە شێوەیەکی سروشتی. احنا نستخدمها في علاج امراض
ئێمە ئاوی دەریای مردوو بەکاردێنین بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێست و هەروەها ڕۆماتیزم و هەروەها قوڵی دەریای مردوو لەگەڵ هەوای دەریاکە دەوڵەمەندە بە ئۆکسجین بەکاردەهێنرێت بۆ چارەسەری سروشتی. بە پێی لێکۆڵینەوە نوێیەکان کە کراوە دەریای مردوو دوو بەشە. لە ناو ئاستی قوڵایی دەریاکە ڕێژەیەکی زۆری چەوری هەیە کە مادەی مەگناسیۆمە. بە پێی لێکۆڵینەوەکانی 1 کیلۆ ئاوی ئەو دەریای 49 مادەی مەگناسیۆمی تێدایە. لە هەمان کاتدا 92 ئەوەندەی دەریای ناوەڕاست مادەی بڕۆمی تێدایە. کاوە عەبدوڵقادر NRT دەریای مردوو وڵاتی ئوردن. لا کۆتاییدا گرنگترین ناونشانەکان. وەزیری دەرەوەی ئەمریکا و بارزانی لەسەر بارودۆخی کۆبانی قسەیان کرد و جەختیان لە بەردەوامی ئەو پەیمانەتی هەردوولا کردەوە لە شەڕی دژ بە تیرۆردا. باش شەڕێکی سەخت لە کۆبانێ شەڕڤانانی یەپەگا چەند هێرشێکی چەکدارانی داعشیان تێکشکان. با تۆمەتی بەشداریکردن لە خۆپشاندانەکانی تورکیا بە سەدان کەس دەستگیر کراوە. تەبێژی کەچەکەش دەڵێت ئەگەر توندوتیژی بەرامبەر خۆپشاندەران بەردەوام بێ داڵوێستیان دەبێت. لاڕووماڵێکی بەردەوامدا لێنارتیۆ لەگەڵتان بووی. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. خواتان لەگەڵ.